بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئینسانی ئیماندار کە کاتێک ئەکەوێتە خواناسی و دینداری ئەبێ هەستکە، ئەبێ چێژکە لەوەی کە بە چ مەقامێکە تێ ئەپەڕێ، چەندێ نزیکە لە خوا، لە چه پلەیەکی خواناسی و دینداریایە. مەنازیلەکان کە ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ بە درێژی باسی کردوون لە کتێبی مەدارج السالکینە، منزلە بە منزلە، جێگە بە جێگە ئەبێ تۆ بزانی گەیشتە کوێ. سەرەتا لە یەقظەتەوە منزلەی یەقظەت دەست پێ ئەکەی، ئەچی بەرەو منزلەی محاسبە، ئەچی بۆ منزلەی تەوبە، ئەگەیتە پلەی ئینابە، ئەگەیتە پلەی تەذەکوڕ و ذیکر و یادی خوا. لە دوای ئەمانە ئەگەیتە پلەیەکی تر، ئەگەر دڵت ئەمانەی بڕی ئەگەیتە پلەی ئیعتیسام. پلەی ئیعتیسام پلەیەکی زۆر گەورەیە. لە قورئانی پیرۆزە سێ جۆر باسی عیسمەت و ئیعتیسام کراوە. جۆرێکیان تایبەتە بە پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسسەلام. دایکمان عایشە بۆمانە گێڕێتەوە، فەرمێ بەسەرە خەڵک ئەهاتن حەرەسیاتی پێغەمبەریان ئەگرت صلی الله عەلەیه وسلم. ئاەتێکی پیرۆز لە قورئان هاتە خوارەوە، والله یعصیمک من الناس. سەری هێنایە دەرەوە، فەرمووی ئەی خەڵکینە دوورکەونەوە، خوا خۆی بۆ خۆی قەراریدا کە من بپارێزێ، ئیتر پێویستم بە کەس نییە. والله یعصیمک من الناس، ئەمە خاصەی پێغەمبەرانە کە خوا جەل جەلالوهو بە تایبەت پاراستوونی. ڕوتبەی دینداری، خواناسی، یەقینیاتیان گەیشتۆتە ئاستێک پێویستیان بە حیمایەت نەبووە. ئەمە پلەیەکی زۆر گەورەی خواناسی و دینداریە و خاصەیەکە بۆ پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسسەلام. سەبارەت بە ئێمە غەیری پێغەمبەران دوو جۆر ئیعتیسام بەکار هاتووە. طبعا عصمات لقال اعتصام ليك جذري كلمة وهاتون، وكو ابن القيم أفرمي افتعال من العصمة، اعتصام لباب افتعال هلا عصمة وهاتون. لقرآن بيروزا دوجر رب العالمين أمري بأيما كردو لبابتي اعتصام. جاري كان أفرمي واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. بس إيوكا اعتصام كان بحبل خواوة. لتشندين آياتي ترشا أفرمي واعتصموا بالله هو مولاكم فنعم المولى ونعم النصير. اعتصام كان بخواء جل جلاله نالي بحبل خواء بخواء هو مولاكم، أو سرپرشتكاري إيو أو ولي إيو أو مولاي إيو هتا دوائي. كاتك إيما لا خزمت أم بابتا أوستين أزانين للدين داريا أجينا بلي اعتصام. أبي بزانين تيبقين اعتصام تشيه. أفرمي مدار السعادة الدنيوية والأخروية على الاعتصام بالله. أو بشي كباسي اعتصام بخواءك هرشي سعادة وخوشبختي دنيوية أخروية هي لوا دزگير أبي كوابو إنساني إيمان دار بشي هداية ورقري، ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم. أجر اعتصام لقى الخوايا كرت پەیوەندێکی وها لەگەڵ خوایە کرد، ئیتر تۆ یەکێکی لەوانەی لەسەر ڕێ ڕاستی. دەی لە ئەسڵە لە زمانی عەرەبیە هیدایەت بە معنای مەنع دێ، مەنع یعنی هەرچی شتێک ئەم عەبدە ئەها لە قورئانە ئەفەرمێ سەئاوی إلى جەبەل یعصیمونی، کوڕەکەی نوح ئەڵێ ئەچمە سەر کێوێک یعصیمو یعنی بمپارێزێ، یان ئەفەرمێ والله یعصیمک من خوا ئەتپارێزێ لە خەڵک، مەنع بە معنای مەنع دێ. یعنی تۆ ئەگەیتە پلەیەکی وا ئیتر هەرچی شتێکت هەیە تەسلیم بەخوات کردووە لە پلەیەکی ئەوەندە بەرزای هەموو ممانعاتی حیاتی خۆت هەمووی ئەزانی لە خواوەیە جەل جەلالوهو، بۆ یەک زەڕە غەم و خەفەت ناخۆی. ئەگەر شتێک لێ مەنع کرا بەل ئەتەوە زۆر ئاساییە. وتأكيدي أويك خوالد منعك زۆر باشتر لەوەی کە پێت عەتاک، زۆر باشتر لەوەی کە خۆت داوای ئەکەی. پلەیەکی زۆر گەورەیە لە بابەتی ئیعتیسامە. أفرمي رحمتي خوا ابن القيم بأفرمي اعتصام بحبل خوا چۆنە؟ اعتصام بحبل خوا طبعا مفسرين الرأيان زۆر لەسەرەوەی حبلی خوا مەبەستی چییە؟ ابن عباس أفرمي مەبەستی لە دینی خوایە. ابن مسعود أفرمي مەبەستی لە جەماعەتی ئیماندارانە.
زي سبحان الله أهل السنة والجماعة وتمان أهل السنة والجماعة شوين السنة أكوين وجمع شين بيكو كشي أمره لأهل السنة مفترق ترنية شو كتينا جيشتون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا أبي هرهموا بيكو جميعا حبلك إخوة بقرين باش أفرمي دي أو حبل بريتي لجماعة يعني تنهموا تان بيكو لقل جمع مسلمانان أبدا تفرقنكن هر خالق برو تفرقة روش دي بوستن دور كونه ولي نزيقنا كونه ولي أبدا مجاهد وعطاء فرمون واعتصموا بحبل الله حبل إخوة عهد إخوة بيمان كان إخوة قتادة وسدي وزوري نوفسين أفرمون حبل إخوة لسرزية قرآن دسي بيو بقرن مقاتل أفرمين دس بقرن بفرمان كان إخوة وطاعتي إخوة تفرق نكن لبين إخوتنا وكو يهود ونصارى بارشا بن هر يكي بالشواز ويكي بالشواز بير كاتو نا حموتان بيكو بن پیغمبر خدا صلی الله علیه و آله وسلم فرمى ان الله يرضى لكم ثلاثا ويسخط لكم ثلاثا خو بعظمتي خوي سيشتي بو ايو زور في خوجه سيشتي زرق لي بو ايو راضي لوي ان تعبدوه ولا تشركوا به شيئا اگر عبادتان كرشيكتان بو خو قرن دا او ما يرضى من دي خدايا وان تعتصموا بحبل الله جميعا هرهمتان بيك ودز بقرن بديني خو باوامر خو بجماعه مسلمانان بيكوبن وأن تناصحوا من والله الله أمركم هركس يا أخوة كردي بقوري إيوة سر برشتكاري إيوة لإيمان داران إيوة إطاعي كانوا شوين يكون إتر لا يكشوين يكون وتفرق دروسنا كان لا يكزور رازقو أبن لقليا ناصح أبن ناصح بمعنى أمشقارين يعني دلصوص أبن بوي زور دلصوص أبن وأوكسي أبتا أميرو أبتا قورتان خوا أوي بينا خوشة قيل وقال إضاعة المال وكثرة السؤال سيش زور بينا خوشة أبو عبد كان قيل وقال حتشي قسيق أو وايوتو من واموتو بدواي اشتي لا وكي روشتنا خوا أرقي ليتي لم أمته دوهم إضاعة المال فوتاني مالي مسلمانان بمبار وبوبارة أو مالي كي يتبردسي توا تصورنا كي خود بتنهاي أمتي إسلاميتها مشاركة هي لزكاة فرضة وإن في المال لحقا سوى الزكاة غير زكاة حقوق بسرتوي وكثرة السؤال أم كثرة السؤال زور قوريك أخوار رقيلي أبو عبد كان سوالي زور نكا داوا يشد لخلقك هم يشبل نيمة وداواك رب العالمين بينا خوش أبي دو زور برسيار نكار برسيار اعتيادي لو ما وصى أيني برسيار بكار لو يتر برسيار بكار لو يتر برسيار زور مكة أون ديك حاجت بيئتي أون ده الحاح لبرسيارة كان تامك بدو أشتي لا وكيب شوكا مرة دي اعتصام لم فرمودي بيغمرة صلى الله عليه وآله وسلم كأفرمي اعتصام تنهي بحبل إخوة تيجين حبل إخوة أجري هي وكو ابن القيم فرمي دين إخوة بجماعة مسلمان بقرآن بأوامر ونواهي بعهد إخوة بهم وبقرأته كوابو بشكي اعتصام بحبل إخوة حتى أوامر دين إجرته أي اعتصام بخواوة شون اعتصام بخواوة أفرمي أويا إنسان محافظك لسر طاعتك مراقبا لأمره لهمو طاعتك وكو هربي أفرمي أويا كتعباتك أكي وخوش تشاوديري خوت أكي كأنما رب العالمين أجاي لأتي بو أي زور بجواني جي أكي همو أفرماشتاني وشي محتسبي أنت يا أما أجاني من صام إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هركسي بالرجوبة هم بإيمانه ما شويك عقيدة كدا مزرا ودو احتسابا كأنما تول حالتي اعتصامي لقل خوايا يكيك أن جميري حمو إواريك تقرد إواري يقين تيك جيرابو وانا ورد رجوك تقرتوا يا شواني قدر كيسبرو بيريان الرين إن شاء الله أفرم من قام لروايتك واش من قام إيمانا واحتسابا أو كسيك وشواني قدر زندوءك أو قيامتي أكا شو نيجيتي أكا بيقين وكا أم شو نجاني جيرابوا أم زندوك نوي شواني جيرابوا إن جاء حالة بربلي اعتصام كوتو جيشتا أو بليك بقاتا آستيكي زور برسر لقى رب العالمين يا أفر من قام ليلة القدر إيمانا واحتسابا لروايتك كوابو اعتصام بخوا يعني بشت بستن بخوا خو منع كردن بهوي خواوة خو پاراستن بهوي خواوة
باشە داواکردنی عەبد یا ڕەبی خوای گیان بمپارێزە خۆت سەرپەرشتی کارم کە هەموو شتێکم لە پێناوی تۆیا بێ. وەلەما فەرموون ئەگەر ئیعتیسام بەخوا هیچ سەمەرەی نەبێ، یەک سەمەرە نەبێ کە خوا عەبدەکەی ئەپارێزێ بەس. ئەفەرموون چۆن فەرموویەتی والله يعصمك من الناس بپێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ عەبدەکان یەتە خوارەوە، بۆ دوعات، بۆ مەلایکان، بۆ پێویستیان بە حیمایەت نییە، خوا خۆی ئەیان پارێزێ، سەرپەرشتی کارەکانیان ئەکا. سێ جۆر ئیعتیساممان هەیە. ئیعتیسامێک پێوتێ ئیعتیسامی عامەتی خەڵک ئەبێ ئەم جۆرە ئیعتیسامە بکە، هەموو ئەوامرەکانی خوا بە جوانی و چاکی و بە ئاگابوونەوە جێبەجێکە، ئەوە ئیعتیسامی عامەیە. ئیعتیسامی خاصە ئەوەیە قەتعی عەلائقکە، علاقەکان کە لەسەر زەویە ظاهر و باطن هیچ گوێ نەدات. طبعا ئێمە زۆر کات وەسائل لەگەڵ عەلائقات تێکەڵ ئەکەین. خوا نەیفەرمە وەسیلە بەکاربێنە، هەرچی وەسیلەی سەرزەویە بۆ تۆی موسڵمانە بڕۆ بەکاری بێنە، بەڵام دڵت بە شتەکانەوە نەبێ، عیلاقەت لەگەڵ یانە عیلاقەیەک نەبێ کە تۆ ئیتر شەو ڕۆژتەوە پشتە بەوە بەستەوە هیچی تر. یعنی دیقەتی ئەم فەرمایشتانەی پێغەمبەر بدەن صلی الله عليه وسلم لەم جۆرە عەلاقەیە کە باسیەکە کە ئێمە چۆن بیپچڕێنین. ئەفەرمێ لە فەرمایشتێکە ئەفەرمێ ما ئەنصەفەنی، عەبدەکانم ئینصافیان لەگەڵ منە بەکار نەهێناوە. یەبنە ئادەم، ئەی بەنی ئادەم ما ئەنصەفتەنی، تۆ ئینصافە لەگەڵ منە بەکار نەهێنا، یا ئیلاهی بۆچی؟ ئەفەرمێ خەیری ئیلەیکە نازیلون، دیقەت بە خێرەکەی خوا هەر هەموو یێتە خوارەوە، وەشەڕوکە ئیلەیە صاعیدون، هەموو خەیرە من بۆت ئەنێرمە خوارەوە کەچی تۆ شەڕەکان بۆ من بەرزە بێتەوە. ئەتەحەبەب ئیلەیکە بالنعم، خۆم خۆشەویست ئەکەم لە لای تۆ ئەی عەبد بەهۆی ئەو نیعمەتانەی کە پێت ئەدەم، وتتبغض إلي بالمعاصي، بەڵام تۆ خۆ دوالی ئەەکەی کە ڕقم لێت بێ بەهۆی چیەوە، بەهۆی ئەو مەقسەتانەوەی کە ئەیکەیت و بەرزی ئەەکەیت. لە حاڵەتێکا من غەنیم و هیچ ئیشم بە تۆ نییە، تۆ فەقیری ئیشی بە منە. ولا يزال الملك الكريم يعرج إلي منك بعمل قبيح، من أمهم نعمة أدمي ملائكة كانش كردة وخرابة كانت تو بيتا برز أكنو. شيء إنصافك إنسان لقى الخوايا بكاري بأنا بوشي وازي بويا مسائلي قطعي علائق أوي إنسان وازي لقناها كان وبابة كان وشهوات وهمو هنا بي لبناء خوايا، همو نعمة كان إلا جي خوايا سرف كرد بي. أم بليك إنسان بطاقي قطع علائقي كردو. إنسان لو شهند جار بلا من بيونديم لقل خوايا جل جلاله، بيونديك ك باشا نوێژەکەم تاعەتەکەم ڕۆژ و ئەگرم چی، بەڵام حەزیشم لەوەیە کاسبیکەم بازارکەم، ئەوانە کەنە ئەسبابی ئینسان. بۆ جارێک پرسیانەکە لە ئیمامی ئەحمەد وتیان ئایا کەسێک ئەگەر 1000 دیناری ئاڵتوونی هەبێ ئەیەکون و زاهیدن، ئەکرێ زاهید بێ زۆدیشی هەبێ؟ فەرمووی نعم، بەڵێ مادامە باشا مادامە ئەو فلوس و پارۆسە و سامانە هەیەی لە دڵیان نیە لە دەستیایەتی لە دەستی. ممکنە ئیماندار پارە و سامانی زۆر لە دەستیا بێ لە دڵیانە بێ، قەتعی عەلائقی کردووە لە دڵیا. واتە ئەم بڕینی عیلاقەتانە بە شتە مادیەکانەوە لە چیە؟ لە دڵایە، نەک لە ظاهیرە. لە ظاهیرە گەنا جاری تر لە وتاری ترا باسم کردو مسلمان دینارێ لە بازاڕە بەجێ نایەڵێ، واجبە لەسەری ئەگەر 1 دینار هەبێ بێ ئەم پایەکە، نابێ کافر پایەکە. ئەمە ئیشی سەرەکی مسلمانە، ئەبێ نعمەتە جوانەکانی خوا لەسەر زەویە کۆکاتەوە. غەیری ئەمانە ئەوەی کەوا لە دڵیایەتی تەنها ڕەب العالەمینە و پەیوەندێکی تاوە لەگەڵ خوا، ئەوە بابەتی ئیعتیسامە، ناخی تەنها پشتی بەخوا بەستو. بۆی ئەفەرمێ ئیعتیسامێکی عامەمان هەیە، عامەتی مسلمانان ئەوامیر و نەواهیەکان وەکو خۆی جێبەجێەکەن، خاصەیەکمان هەیە کە عیلاقەتە باتینیەکان لە دڵی خۆیە هەر هەمووی ئەپچڕێنێ، ظاهیریەکانیش چاوی لەوە نییە. ئەگەر چۆ ناو بازاڕەوە کەسابەتی کرد ئیتر وابزانێ 1 و 1 ئەکاتە 2، ئەزانە ڕزقی ئەم لە ئاسمان. بابەتی ئەوەی کە ئینسانی مسلمان ڕزقەکەی لە ئاسمان بێ زۆر گەورەیە، تێبگا لەمە. هەموو ئەمانە وەسائلن، ظاهیرەکانیش وەسیلن. هەموو ئەم وەسائلانە کاتێکە بەکار ئەهێنم تەنها لە پێناوی ئەوایە کە خوا لە خۆم ڕازیکەم، ئەگەر خوا ئەمری نەکردێ ئەوانەشم بەکار نەئێنە. ئەم پلە لە پلەی خواناسی پلەیەکی زۆر بەرزە. ئەفەرمێ لە فەوقی ئەمانەشەوە ئیعتیسامێکتر هەیە، ئیعتیسامی مقەڕەبین، ئەوانەی کە زۆر مقەڕەبن لە خواوە، ئەگەنە پلەی ویلایەتێکی زۆر بەرز لە دینداریە.
ئەفەرمی ئەتیسامێکی وەهایان هەیە ئەگەر سەرزەوی هەر هەمووی دژایەتیان کە ئەم لای لێ ئەمان لای لێ ناکەنەوە. بۆ من عاد لي وليا فقد آذنته بالحرب. خوای گەورە لە فەرمایشتی قودسیە خۆی فەرمێتی ئەوەی دژایەتی وەلیەک لە وەلیەکانی من بکە من جەنگی لەگەڵا ئەکەم. ئەمە ژوتیانە تەواو مادام خوا رب العالمین پارێزگاری لە ئێمەکە منعی ئێمەکە لە خراپەکان ئیتر چه حاجەیەکمان بەوە نییە کە بین حتا بربەرەکانی لەگەڵ چیا بکەین لەگەڵ عەدووەکانی خۆمانە بکەین. هەموویان داوەتە دەستی خوا بە کاملی تەسلیم بوون لە پلەیەکی زۆر بەرزە. بۆیە ئەفەرمێ خولوقی ئەمانە ئیبن القەیم ئەفەرمێ لە خەلقیان گەورەتر و بەرزترە، لە خەلقا زۆر شتیان پێ ئەکرێ. ممکنە کەسێک بێت لە بەرامبەرە زوڵمێک لەمان بکە ئەمان حتمەن لە بەرامبەر ئەو زوڵمە هاتوون جوانیان هەڵبژاردووە، جەماڵیان هەڵبژاردووە، سەماحەتیان هەڵبژاردووە، کەڕەمیان هەڵبژاردووە، عەفویان هەڵبژاردووە. ئێمە هەموومان پێویستمان بەم جۆری ئەتیسامە ئەبێ بگەینە ئەم پلە. نابێت تەنها ئێمە هەتا ڕۆژی قیامەت وەڵا لە پلەی تەوابینین، لە پلەی مەسەن محاسەبین، ئەبێت جار بەجار تۆ کارت کردبێ زیاتر بوو بیت هەتا گەشت بێتە ئەم پلە. پلەیەکی وە لە ئەتیسامی خەواس ئەکەم، دوایی عوام ئەکەم، اینجا خەواس ئەکەم، اینجا مقڕەبین ئەوەندە نزیک بێتەوە لەخوا کە ئەنەما هەموو وتە و قسە و هەڵس و کەوت و هەمووی لەگەڵ رب العالمین جێبەجێ ئەکەیت و لەگەڵ ئەوە ئەژی. هەر یەکێک لە ئێمە لە حیاتی دینداری خۆیە پێویستی بەم پلە بڕینە هەیە. ئێمە یەکێک لە مشکلەکانمان لە کوردستانە بەعام لەبەرەوەی ئەم جۆرە خواناسیەمان دەست پێ نەکردووە، جۆرێک چۆن لە عیلمە عەشوائیەتمانە لە خواناسیشە هەروەها. طبعا لە عیلمە طالبی عیلمیەت ئەوێ بخوێنە نازانێت چی بکە. گەنجی وامان هەیە فەقیرە 2 ساڵ 3 ساڵ هەر سەیری گرتە فیدۆ بچوو بچووکە هیچ فێر نابێ. نایە لە یوتیوبەکە دانیشێ یەک کتێب وتراوەتەوە ڕەک لە بەردەم کتێبەکە دانیشە تەواویکە کە ئەنەما ئەو کتێبەت خوێندوێتەوە بڕۆ بۆ دووەم بڕۆ بۆ سێهەم. بە بەرنامە بە ئینسانی موسڵمان کارکە، بە منهەج کارکە. ڕەحمەتی خۆی لە تاریخ سویدان بێ ئەڵێ دیقەتمدا لە جیهانە کێ بە بەرنامە ئیش ناکە. ئەڵێ شەوازەکان، نێربازەکان، خراپەکارەکان هەر هەمویان بە بەرنامە کارەکەن. ئەڵێ ئەم ئەهلی سونەت و جەماعەتەنەوە بە بەرنامە کارەکەن. کورە لە خواناسیشمانە ئەو هەیە، لە خواناسیمانە ئەوە نییە هەر بێن نوێژکەین و بڕۆین نوێژ، ئەبێ بزانی لە چ پلەیەکە، بزانی چۆن ئەڕۆیی، چۆن دینداریەکەی، چەندێ لە خوا نزیکە بیتەوە، لە چ قۆناغەکەی، لە چ مەرتەبەیەکەی. لە هەموو مەرتەبەیەکە تۆ ئیشی خۆت هەیە، کاری خۆت هەیە، کاری دڵت هەیە. ئێ بزانی دڵت چۆتە چ قۆناغێک، قۆناغی تەوبەکارەوە دەرچووە، چۆتە قۆناغی ئینابەت، چۆتە قۆناغی تەذەکر، هاتوۆتە قۆناغی ئەعتیسام. ئیتر پەیوەندێکی پتەوی وای لەگەڵ خوای خۆیان هەیە، ئیتر لە هەرچی شتێکە لە سەرزەوی ناترسێ. بۆیە فەرموون ئینسانی ئیماندار کە پلەی خواناسی سەرکەوت ئەوەی کە لە دڵیان نامێنێ ترسە. بۆ چونکە ئەزانێ هەرچی شتە بەدەستی رب العالمینە. ئەو هەموو بەڵاکان بە جوانی سەیرەکە، بە جەماڵ سەیرەکە، بە کەماڵ سەیرەکە. بۆیە ئەم بابەتی ئەتیسامە پلەیەکە لە پلەکانی خواناسی ئەبێ ئاگامان لێ بێ، ئەوەندە تاعەتمان کردبێ، ئەوەندە دڵمان لەگەڵ خوایە بێ، ئەوەندە پەیوەستیمان لەگەڵ خوایە بێ، هەتا بگەینە پلەیەکی وە چاوەکانمان پارێزگاری خوا بۆ ئێمە ببینێ. بزانێ کە هەموو سەرزەوی جن و ئینس کۆ بێتەوە ئەگەر بیانەوە یەک زەرری بچووک لە تۆ بدەن قەت ناتوانە ئەو زەرر لێ بدەن. تەسەوورەکەن خەڵک ئەمڕۆ بۆچی لێ جن ئەترسێ و نازانم لە هەرچی شتە. هۆکارەکەی ئەوەیە لە پلەی دینداریە نەگەیشتێتە ئەو پلەی کە تێبگا خوا چەند ئینسانی عەزیم دروست کردو، چەند گەورە دروستی کرد. خۆ بگاتە ئەم پلە ئەو هەموو نەخۆشی و دەرد و بەڵا و موسیبەت و کافر ئەو هەموو ئیشەکە ئەیکا چەند مانوو ئەبن، چەند تەختیت دانێن بۆ موسڵمان. موسڵمان یەک زەڕە غەمی نابێ، ئەم کاری خۆی ئەکا، ئەم بە منهەج ئەڕوا، ئەم ئەزانێت چی ئەکا، تێناکەوێ هەڵ ناچێ، هەمەج ڕووی تێناکە. یەکێک لە کێشەکانمان ئێمە ئەوەیە دائیمە کاردانەوەمان هەیە. وەڵڵاهی موسڵمان گەیشتە پلەی ئەعتیسام قەت کاردانەوەی نابێ، کاری ئەبێ، خۆی ئیشی خۆی ئەکا، قەت هەڵ ناچێ بۆ کارەکان. بەرنامەیە بۆ خۆی دائەنێ، لەسەر ئەو بەرنامە خواناسی خۆی ئەڕوا تا ئەگاتە حوزوری خۆ، تا ئەگاتە لیقای خوا. عەرزم کردن لە سەرەتاوە ئیبن القەیم ئەفەرمێ هەندێک عولەمای تەسەووف فەرموویانە 1000 پلە هەیە، 1000 پلە. تۆ ئەبێ لە پلەیەک لە پلەکانە خۆت ببینیتەوە بدۆزیتەوە، کارکەی لەسەر ئەوەی نەگەڕیتە دوا بەرەو پێشترەوە بڕی. بۆیە ئەمانە لە خزمەتانە عەرزەکەم ئومێدمە رب العالمین بمان کاتە ئەو کەسانەی کە چاوی دڵمان بکاتەوە، بزانین لە پلەکانی خواناسی دینداری تاعەتا چۆن سەر ئەکەوین، چۆن پەیوەست ئەبین بە رب العالمینەوە. خوای گیان
ئێمە لە 20مین ڕۆژی ڕەمەزان و سەرەتای شەوانی قەدرمانە، ئیتر ئەمانەوێ بەرەو لای تۆ بین، ئەمانەوێ بە تەواوی تەریکە دنیا بین، ئەمانەوێ شەومان ئیتر ئاوەدان بێ لە حوزوری تۆیە، ئەمانەوێ ڕۆژمان ئاوەدان بێ لە حوزوری تۆیە. ئیلاهی ئەزانین گوناه و هەڵای و کەم و کوڕی زۆرمان هەیە، ئەزانین دڵمان بێ ئاگایە، ئەزانین غافڵین، بەڵام ئەزانین کە تۆ زۆر کەریمی لەگەڵمان، تۆ زۆر بەبەزەیی لەگەڵمان، لەگەڵ ئەم هەموو خراپەکاری ئەزانین عەفومان ئەکەی، یەقینمان هەیە بەوەی کە تۆ قبوڵمان ئەکەی لە لای خۆت. بۆیە یا ئیلاهی هاتووینەتە بەردەم دەرگای ماڵت و هاوارەکەین، داوات لێ ئەکەین کە لێمان خۆش بە، خوای گیان داوات لێ ئەکەین قبوڵمان کە، خوای داوات لێ ئەکەین لای خۆت بە عەبدێکی ساڵح تۆمارمان کە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئیمانمان سەلامەت کە، عاقبەتمان پڕ خەیر کە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهەکانمان ڕزگارمان کە. ئیلاهی بەخوا ئێمە بەسراوەی زۆرێک لە گوناهەکانین، بەسراوەی زۆرێک لە خەیاڵی خراپمانین، هەموو هاوار بۆ لای تۆ ئەهێنین، یا ئیلاهی تۆ خۆت ڕزگارمان کە، ئەم شەوانەی قەدر بە قسمەتمان کە. ئیلاهی بمانگەڕە لەو عەبدانەی لەم شەوانەی قەدرا باشترین جۆری عیبادەت بۆ تۆ بەرزەکەنەوە، خوای گیان دڵمان بە ئاگا بێنەرەوە، یا ئیلاهی لە غەفڵەت بمان پارێزە، ئیلاهی لە شوبهات و شەهەوات بمان پارێزە. پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا، پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور، پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی، پەنا ئەگرین بە تۆ لە فەقیری، پەنا ئەگرین بە تۆ لە کوفر، پەنا ئەگرین بە تۆ لە نیفاق، پەنا ئەگرین بە تۆ لە حەسادەت، پەنا ئەگرین بە تۆ لە دڵی پیس. ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت پەنامان بدە لە چاوی پیس. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گرفتەکانمان بۆ چارەسەر کە، دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، ژیانمان پڕ ئارامی کە، مردنمان پڕ ئارامی کە، سەرمەرگمان پڕ ئارامی کە یا رب العالمین. ئیلاهی هانەمان هێناوە بۆ لای تۆ یا ئەکرەم الئەکرەمین، ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە، ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە. ئیلاهی دینداری لەم وڵات و نیشتیمانی ئێمە زیاد کە، ئەم کوردستانەی ئێمە پڕکە لە خواناس، پڕکە لە دیندار، پڕکە لە دەستپاک، لە ئەمین، لە صادقان، لە عابدانی نزیک لە خۆت یا رب العالمین. ئیلاهی تۆ خۆت بمان پارێزە، مەمان دەرە دەستی خۆمان یا رب العالمین. ئیلاهی ئێمە ئەمانەوێت لە پلەی خواناسیمانە بەرەو تۆ بین، هەنگاو بە هەنگاو نزیککەوینەوە لە تۆ، تو گەورەی خۆت ئەگەرچی ئێمە شایەن نەبین، تۆ خۆت نزیکمان کەرەوە لە خۆت، تۆ خۆت ڕێگاکانمان پێ ببڕە یا رب العالمین. ئیلاهی بە کاروانی ساڵحانمان بگەێنە، لەگەڵ خواناسانە قبوڵمان کە یا رب العالمین. ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی خوشک و براکانمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان ببورە، ئیلاهی لە گوناهی وەچەکانمان ببورە تا ڕۆژی قیامەت یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە، لە گوناهی هاوڵ و ڕەفیق و خۆشەویستانمان ببورە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت هەر کەسێک ڕۆژێک لە ڕۆژان یا ئیلاهی پیاوەتی و چاکەیەکی بەسەرمانەوە هەبوو، خوای لە گوناهی هەمویان ببورە یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگا خەیرەکانی خۆت بەسەرمانە بکەرەوە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت، ئیلاهی دەرگای نزیکی لە خۆت بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. بەخوا پەروەردگارە ئەزانین زۆرێک لە عەبدایەتەکان کە ئەیکەین شایەنی ئەوەی نییە کە بگاتە حوزوری تۆ، بەڵام بەخوا ئیلاهی لەم زەمەنی فتنە و فەسادە لەوە چاکترمان شک نەئەبر بۆ تۆی بەرزکەینەوە، لەوە جوانترمان نەئەزانی بیگەینە مەقامی تۆ. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە دڵی غافڵمانی قبوڵ کە یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی مسلمانان خۆش بە، ئیمانداران لەسەر تا سەری زەویە خوای لیان خۆش بە یا رب العالمین. ئیلاهی لێت ئەپارێنەوە، لێت ئەلاڵێنەوە بە کەرەمی خۆت بە ڕەحمەتی خۆت. ئیمانداران لە هەر شوێنێک هەن، هەر ڕەنگێکیان هەیە، هەر زمانێکیان هەیە، لە هەر زەمانێکا بوون و ئەبن، تو گەورەی خۆت لە هەر هەمویان ببورە یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی مردووەکانمان ببورە، تو گەورەی خۆت لە گوناهی مردووەکانمان ببورە، تایبەت ئەو مردوانەی بێناز و بێکەسن، کەس نییە دوعایان بۆ بکە. ئیلاهی ئێمە دوعایان بۆ ئەکەین لە گوناهی هەمویان ببورە یا رب العالمین. خۆیان چۆن لەم مانگی ڕەمەزانە سکوونەت و ئارامیت پێ بەخشین، سکوونەت و ئارامیان پێ ببەخشە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی لێت ئەپارێنەوە، لێت ئەلاڵێنەوە، قبوڵمان کە لای خۆت، بمانگێڕە لەو عەبدانەی بەبێ حیساب و کتاب ئەیان خەیتە بەهشتەوە یا رب العالمین.
إلهي داوال لي أكين بقوري خود برحمتي خود ببزي خود يا أكرم الأكرمين بأمتي محمد المصطفى عليه الصلاة والسلام قبول مانك تو قوري خود صلاوي دلي إيمي بيبقينا اشتياقي دلو روحي إيمي بخوش يسمان بقينا يك نوما لخزمتي بينا يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء أجبوري خوالي من قبولك